سڵاتان لەبێت ئەم کاتتان باش. دکتۆر ئاراس برادۆستیم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراس لەگەڵتانم. ئەمڕۆ بە گوڵی سوورەوە هاتوومەتە سەر شاشە. ئەم گوڵە سوورە هەم دەربڕی خۆشەویستی منە بۆ ئێوە هەمیش سەرەتای چیرۆکی بەرنامەکەی ئەم ڕۆمانە کە کوڕێک کچێکی خۆش دەوێ بە گوڵی ئەگەر زۆر ڕۆمانسی بێ یا ئەگەر تۆزێک ڕۆمانسی بێ یا ئەگەر ڕۆمانسی بێ بە گوڵێکی سوورەوە دەڕواتە پێشی گوڵە سوورەکەی دەداتێ ئەوە هیچ خۆشەویستی و لەیل و مەجنون و ئۆشتانە هەمووی تاوا بوو ئەمانە هەمووی تێپەڕی دوای ئەوە دەبێتە خوازپێنی ئۆشتانەش هەمووی تێپەڕی تاوا مارەبڕین و مەحکەمە و حەفلە و تەرتیبات هەمووی تەواو بوو. ئێستا کاتی ئەوەیە ئەو دوو کەسەی کە یەکدیان خۆشویست کە ژیانی هاوژینیان پێکێنا کاتی ئەوەیە کە چی بکەن؟ منداڵ دروستکەن. گوڵەکە هەر دەمێنێ خۆشەویستیەکە هەر پێویستە بمێنێ. گوڵە سوورەکە هەر لێرەیە. ئەو کاتە دوای ئەوەی کە ئەو دوو کەسە ژیانی هاوژینیان پێکهێنا بڕیاریاندا منداڵیان ببێ بە شێوە زانستیە وردەکە ئەوەیە ئەمە سپێرمە تۆوی پیاوەکەیە ئەمەش هێلکەی خانمەکەیە یان هێلکۆکەی خانمەکەیە ئەمانە یەک دەگرن پیتاندن ڕوودەدا دوایی منداڵێک دروست دەبێت بەڵام لەکوێ با پێتان بڵێم سپێرمەکە لە بەشی خوارەوە دێت هێلکۆکەکەش لە هێلکەدانەوە دێت لێرە یەکدیان گرتووە و منداڵێک دروست دەبێ مرۆڤێکی نوێ لە نێوسکی دایک دروست دەبێت. ئەمڕۆ باسی ئەوە دەکەین کەی کێشە لەمە دروست دەبێ لە هێلکۆکەی خانمەکە یان لە سپێرمی پیاوەکە یانیش لەو ڕێگە لەو ڕێچکەی کە ئەم دوانەی پێدا تێدەپەڕێت دوایشی یەک دەگرن. چی بکەین بۆ ئەوەی نەزۆکی دروست نەبێ؟ چی بکەین بۆ ئەوەی بەشەیەکی ڕێک و پێک و دروست و زانستی پرۆسەی دروستبوونی منداڵ بە سەرکەوتووی کۆتایی پێبێ وەک گوڵە سوورەکەمان سیس نەبێ. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرە پزیشکێکی پسپۆری نەخۆشیەکانی خانمان و منداڵبوون لە ستۆدیۆ لەگەڵمدا ئەویش دکتۆر بنار دزەییە. دکتۆرە بەخێر بێ. دکتۆر بنار دزەیی پسپۆری نەخۆشی و نەشتەرگەریەکانی خانمان و منداڵبوون و نەزۆکیە. ئەمڕۆ لەگەڵمان دەبێت بە درێژایی بەرنامەکە بۆی پێمان بڵێ کە چۆن وا بکەین نەزۆکی ڕوونەدا. دکتۆرە وەزعت کووە؟ الحەمدلله سەلامەتی زۆر باش. کەی نەزۆکی ڕوودەدا کەی دەڵێن کەسێک خوا نەخواستە نەزۆک. لە حالەتێک من ئەوها برێم دکتۆر دائما دەرێم قەدیم لەگەر ئێستا فەرقی هەیە. قەدیم بەنسبەت پێشی 20 ساڵ 30 ساڵ نەزۆکی زۆر کەم بوو. لەبەر هەندێک کە دەمانگۆت نەزۆکی ئەو نەزۆکی ئەوە بوو کە ئافرەت و پیاو زەواجیان دەکرد هەتا 2 ساڵی لویان هەبوو ڕابوەستن ئەگەر منداڵ دروست نەبووایە دەمانگۆت نەزۆکن پێویستە بچنە دکتۆر. پێشی ینی بابرین تقریبا 10 هەتا 15 سال بووە ساڵێک. ئێستا ئەمن بەنسبەتە خۆم دەرێم 6 مانگ هەتا 8 مانگ مەگزیمام هەتا ساڵێک ڕاوەستن ئەگەر منداڵ دروست نەبوو یعنی نەزۆکیە پێویستە بە زووترین کات سەردانی دکتۆر بکەن. باش ئەم گۆڕانکاریە بۆچی ئەمە بۆچی بووەتە بۆچی وەکو پزیشکێکی پسپۆر پێت وایە کە گەر 6 بۆ 8 مانگ منداڵ دروست نەبێ یان ماکسیمەم ساڵێک بەلایانی زۆریە و ساڵێک دەبێت سەردان بکرێ و مشوری بخۆن؟ لەبەرەوەی ژیان زۆر زەحمەت بووە با سەراحەت قسام بکەین ژیان زەحمەت بووە مەشاکلی سەحی ئێستا زۆر زیاتر بووە. ئێستا ئەگەر پێشینێ مەسەلەن ئەمە کە حالاتی نادر هەبوو کە ئەمە 100 دەماندید ئێستا 120 هەتا 25 دەیبینی. باش کامەیان زیاتر توش دەبن مەترسی لەسەر کامەیان زیاتر لەسەر پیاوان یان لەسەر خانمان یان جیاوازی نییە؟ جیاوازی نییە بەس ئەمن دائما دەرێم نەزۆکی لەکن خانمان عیلاجی ئاسانترە لەوەی کە نەزۆکی لەکن پیاوان.
جوان باش تێنە سەری ئەوە باز دەکەین کە بۆچی نەزۆکی لای خانمان چارەسەرکردنی ئاسانترە باشە ئێستا تەکنیک هەیە زانستی پزیشکی هەندە پێشکەوتووە کە تەکنیکیەکی نوێی داهێنا بێ بۆ چارەسەرکردنی نەزۆکی بە ڕێژەیەکی باش ئەکید بە نسبەیەکی باش بەنسبەتی زۆریش ئەو تەکنیکانە چین یەک لە تەکنیکە مهمەکان کە ئێستا بوویتە یعنی عالەمی لە هەموو دووەلی عالم ئیستعمال دەکرێتن نازوورە باش. نازوورێک لە تەکنیکە بەقوەتەکانە کە نسبەی نەزۆکی لەکن ئافرەتان بالذات زۆر کەم کردیتەوە زۆر باش. بەڕادەچی زۆر یعنی حتا سەتانەوەهەت ئەمن دەتوانم برێم باش ئەوەش باز دەکەین کە نازوور بە نازوور دەتوانین چی بکەین بۆی ئەکید طبعاً. ئۆکەی یەک دوشتم پێ بڵێ کە بە نازوور دەتوانین بکەین بەوەی نەزۆکی چارەسەر بکەین هەموو شتێک دەتوانین بکەین هەموو شتێک هەموو شتێک دەتانی گرەی لابێ دەتانی بۆڕیەکان بکەوە دەتانی ڕەحم گچکێ گەورەی بکەی دەتانی دیواری ڕەحم لابێ هەموو شتێک دەتوانی بە نازوور بکەی باش دوو لە بڵاوترین ئەو تەکنیکانەی کە بەکاردێن PRP و لەیزەرە نوێیەکان بەرێ ئەمانە تا چەند سەرکەوتون ئێستا PRP بۆ نمونە PRP 1995 ئەمن دەتانم برێم سەرکەوتووە لەیزەر لەیزەر ئەوە زۆر سەرکەوتووە ئەوە زیاتر PRP نەزۆکی زیاتر ئەوە دەکاتن یعنی عیلاج دەکاتن بەنسبەت لەیزەر زیاتر ئەتوو دەتانی عیلاجی وەڕەمی پێ بکەی کیسی پێ بکەی ئەوەی کە لەسەر هێلکەدان هەیە یان لەسەر ڕەحم هەیە کە سەبەبە لە نەزۆکی بەس طبعاً PRP-کە زۆر زیاترە باش ئەگەر ویستت هیچ کۆمنتێک لەسەر ئێرە بدەی بەرێ من شتێکم باس کرد و گوڵی سوورم تێکەڵی وەزعکە کرد باسی بکەین پرۆسەسەکە چۆن ڕوو دەدات و لە کوێ کێشە دروست دەبێت بفەر چیان دەست بکەین وەڵا بەدڵی خۆت لە هێلکەی ئافرەت بەس دەبێت ئاوا بسوڕەی بۆ ئەوەی لە هێلکەی ئافرەت دەست پێکەین باشە. یەکەم کە جەنابەت گوتت هێلکۆکە ئۆکەی لە هێلکۆکەی ئافرەت دەست پێ بکەین ئەوەیە کە دوو چیز زۆر مهمە بەنسبەت هێلکەی ئافرەت یەک ئەوەیە کە گەورە نابیتن پێویستی بە عیلاجە حتى گەورە بی ئەوە حتى ڕادێک ئاسانە زۆر باشە حالەی دووەم کە هەتا پێشی 3 سار و 4 سار زۆر زەحمەت بوو تقریبا هیچ عیلاجی نەبوو ئەوە بوو کە ئافرەت هێلکەی زۆر کەم دەبەوە ئەمە بەهۆی عمر هەندێک جاریش بوو حتى عمر نەبوو بەهۆی نەخۆشیێکی معەن بەهۆی سەدمەکی عەسەبی مثلەن هێلکەی زۆر کەم دەبەوە ناوچی هێلکەی کەم دەبەوە عادەی ڕادەوەستا تقریبا ئەوە عیلاجی مەیئوس بوو ئێستا کە باسی ئەو حالەتەمان کرد PRP ئێستا عیلاجی ئەو حالەتانە دەکا بە طریقەکی زۆر باش و زۆر متەتەوڕیش باش ئەوە هەردوو کێشە لە هێلکۆکەی خانمان بەرێ. لە سپێرمی پیاوان لە سپێرمی پیاوان بەس زیاتر دەبێت بسوڕی بۆ ئەوی بینەران بتبینن بە باشی بچێتە سەر ئەوێ باشترە بفەرمۆ سەر ئەوێ باشترە منیش دێمە سەرەوە بەنسبەت تۆی پیاو ئەوەی عادەتەن کە زۆر تەسیری دەکاتن تەشەوهاتی خوڵقیە عدەدی سپێرمەکە کەمە یعنی تۆیەکەی کەمە یا ئەمە حرەکەی کەمە یا ژمارەی کەمە یان جوڵەی کەمە بەرێ ئۆکەی لە ڕێڕەوەکە لە ڕێچکەکە لە منداڵدان و لە تیوبەکە و بۆڕەکان بەڵێ لەوێ هیچ کێشە دروست دەکات ئەکید طبعاً بۆڕیەکان قەپاتە مثلەن ئەوە یەک لە کێشەکانە یان التیهابی زۆرە ئەستورە ئەوەش هەر سەبەبەکە قەپات دەبیتن بەنسبەت ڕەحم گرەی لە ناو دەبیتن یەک زیادە گۆشتی تێدا دەبیتن یا ئەمە دیواری دەبیتن ئەوەش هەمووی سەبەبە عمقی ڕەحمش هەمان چشتی ئەمە التیهاباتی دروست دەبیتن ئەمە قەپات دەبیتن باش PRP بۆ چی دەکەن PRP زیاتر بۆ هێلکەدان دەکەین باشە بفەرمەوە ئەوێ دەتوانی هەردا بنیشی بۆم باسکەی کە جارێ نازوور چۆن بەکاردێنن نازوور چۆن بەکاردێنن ئەوەم بۆ باسکە ناظۆر بەخۆی عادەتەن ئەمە دوونەوە نازۆرمان هەیە نازۆری ڕەحممان هەیە کە لە زگ دەکرێتن و نازۆریشمان هەیە کە لە دامەن دەکرێتن باشە بەنسبەت ئەگەر ئەمە PRP ئیستعمالکەین بە نازۆری زگ دەیکەین نازوور بۆ چێ دەکەن بە چ حاڵەتێک دەیکەن بەنسبەت ناظۆر بە سوورەت عام چئی زگ چئی دامن
دەکرێتن لەوەی کە گرێ لە ڕەحم لا بردرێتن لەوەی دیوار لەسەر لە ناو ڕەحم لا بردرێتن لەوەی زۆر خانم هەیە وردە کیسیان هەیە کە ئێستاوە بوویتە تقریبا نەخۆشی عسر زۆر ئافرەت هەیە ئەو مشکلیان هەیە کە وردە کیسیان زۆرە کە تووشی ناتانن حملی بکەن یان حتى عادەشیان سووری مانگانەشیان زۆر تێک دەچیتن بەهۆی ئەو وردە کیسە ئەوەش دەتانی طبعاً ئەکید بە نازۆر عیلاجی بکەیت بۆڕیەکان قەپاتە دەتانی بە نازۆر بیکەوە یعنی کیس لەسەر هێلکەدان دەتانی بە نازۆر لای بی وەچی گوتم گرێ لەسەر ڕەحم دەتانی بە نازۆر لای بی هەموو شتێک دەتانی بە نازۆر بیکەی باشە ئەمە باشترە لە نەشتەرگەریکردنەوە ئەکید طبعاً بۆ لەبەر ئەوەی ئەوەن نەخۆشەکە بۆ کاتێکی محدد داخل دەبی لە خستەخانە یعنی دو سێ ساعت داخل دەبیتن برینەکی گەورەی نیە زۆر برینی وردی هەیە سێ برینی گچکەی هەیە برینەکان تقریبا 1 سانتیمن عینەن دەقەلۆس بینێ دەتانی هەر بستیتەوە تقریبا ئیشی خۆی بکاتن پاش 2 ڕۆژ 3 ڕۆژی دەتانی بچیتن دەوامی خۆی بکاتن پێویست ناکاتن لەسەر جێگا بکەویتن پێویست ناکاتن لە ئیش بکەویتن طبعا ئەکید نسبەی التیهاباتی زۆر کەمە لەبەرەوەی ئەتوو برینێک 10 سانتیم فەرقی هەیە لەگەر بری منێک لە سانتیمە کەمتر بیتن باش ئازاریشی کەمترە لەبەر زۆر ئەکید طبعا باشە تقریبا ئازاری نییە بینە سەر PRP بەرێ ئۆکەی بۆمان باسکە PRP چییە و چۆن دەیکەن PRP طریقە چیستە زۆر نوێیە لە هەموو دووەلی عالم دەکرێتن لۆ ئەوانەی کە هێلکەدانیان زۆر زەعیفە وەکو ئەوەی کە PRP لۆ پرس دەکرێتن ئێستا PRP لۆ دەموچاو دەکرێتن PRP ئێستا لۆ هێلکەدان دەکرێتن ئەوە شتێکی ئەم بەڕێی من وەچی مژدەچی گەورەیە لۆ هەموو ئافرەتەکان یعنی چونکە ئەوە نەما کە برێ ئەمن ئێستا بە عمرێکی گچکە ئادەم ڕاوەستا ئەوە دەتانین چارەسەری بکەین ئەوە نەما برێ عمرم گەورەیە یان حتا گەر عمریشی گچکە بی هێلکەدانم زەعیفە یان ناوکم نییە یان عفو یعنی قەزم هێلکەدانی ناوچینیە یان ئەو هۆرمۆنەی AMH زۆر کەمە ئێستا ئافرەتەکان هەموو دەترسێن کە دەچنەکن دکتۆر دەرێ AMH کەمە زۆر زوو تەمەشا دەکا بزانی AMH AMH مەسئولە لەسەر مەخزوونی هێلکەدان ئێستا ئەو ترسە نەما لەبەرەوەی بە PRP ئەوە هەمووی عیلاج دەکرێتن باش دێنە سەرەوەی کە PRP چۆن دەکرێت بەڵام یەکێک لەو شتانەی کە کاریگەری بەسەر منداڵ دروستکردنەوە هەیە کاتی سێکسە کاتی سەرجەییە پەیوەست بە سووری مانگانە ئەمە چۆن کاریگەری هەیە ئەوش ئەکید کاریگەریەکی زۆری هەیە طبعا باش ئێمە لەوێ چرخێکمان داناوە دەچینە ئەوێ بفەرموو ئەوێ دکتۆرە ئەمە ببینن سێ چرخەکەمان دابەش بووە بۆ سێ بەش لە ڕۆژی یەکەمەوە تا حەوت سوورە ئێستا پێتان دەڵین بۆ لە 8 تا 19 ئەمانە شەرت نییە ئیلا 8 بێ دەکرێت 9 بێ دەکرێت دەبێ دەگرێت 6 بێ دوای ئەوەش لە 20 بۆ کۆتایی بە هەمان شێوە پێش ئەوەی کە باسی ئەوە بکەین کە ئەمە سوودی چییە کە باسی دەکەین دەمەوێت دکتۆرە پێم بڵێ دکتۆرە ئەوە سووری مانگانەیە ئەوە کاتی زایەندیە کاتی دروستبوونی منداڵە ئەمەش ئەو کاتەیە کە چانسی دروستبوونی منداڵ کەمە بەڵێ ئەمەم بۆڕوون کەرەوە بۆی هاوژینان لێی تێبگەن بەێ بەنسبەت 1 تا 7 ئەوە کە ئافرەت سووری مانگانەی هەیە لەو کاتە طبعا جیماع نابی ببیتن و ئەکیدیش منداڵبوون دروست نابیتن باشە بەنسبەت ئێرە لە 8 تا 12 یان حتا 20 وەکو جەنابەت گوتت دەگۆڕێت لە ئافرەت لە ئافرەت کە ئافرەت هەیە 20 ڕۆژ جارێک عادە دەبێتن طبعا ئەو وەختی سووری مانگانەی کورتتر دەبتەوە و عینەن ڕۆژانەی کە برین دروستبوونی منداڵ کەمتر دەبتەوە یان زووترە و عادەتەن ئەوەی کە نزیک بوونەوە لە عادە عینەن ئەویش کورتتر دەبێت باشە بە هەر هۆکارێک بە هەر هەڵەیەک لە کاتی سووری مانگانەدا ئەگەر سەرجەییش بکرێ سێکسیش ڕوو بدا منداڵ دروست نابێت دروست نابێت بە هیچ شێوەیەک باشە لە هۆکار چییە؟ لەبەرەوەی بەخۆی عادەتەن
ئەگەر علمیان برێ و شەرعان برێ نابێت زوود بوونەوە ببێتن ئەوە هیچ. وانە ئەوە هیچ لە لای علمیان عینەن لەبەرەوەی ئیباڵە نابێتن کە ئیباڵە نەبیتن منداربوون دروست یعنی منداڵ نابێتن دروست باش نابێت لەو ماوەیەدا هێلکەدانان نییە بەرێ باشە لەم ماوەیە دەکەواتە سەررجەی باشە ئەمە بۆ ئەمەش لۆی چکە ئیباڵە دروست دەبیتن هێلکە گەورە دەبیتن دەبیتە یعنی ئیباڵە دروست دەبیتن و منداڵ دەبیتن باشە ئەم ڕۆژانە هەمووی وەکو یەکن ینی ڕاستەخۆ دوای تاوابوونی سووری مانگانە بەرێ باشترین کاتە یان تۆزێ درەنگتریە هەمووی وەکو یەکە نا بەخۆی باشترین کات لە بینی 12 هەتا 20 ڕۆژی عادەیە لۆ ئەو ئافرەتانەی کە عادەیان مەزبوطە 28 ڕۆژە باشە یعنی ئەوە باشترین وەقت لۆ ئەی باڵە لە 12 هەتا 20 باش باشە لە حالەت ئەگەر ئافرەتەکە سووری مانگانەی کەمتر بوو ئەمە حسابی دەکەین لە بینی 9 هەتا تقریبا 18 ئەوە باشترین وەقتە لۆ ئیباڵی باش ئەو باسی خانمێکە کە سووری مانگانەی تاو ڕێکە لە ئەوان حسابی خۆیان دەکەن دوو هاوژینەکە کە ڕاستەوخۆ دوای تاوابوونی سووری مانگانەکە تقریبا بابرین 3 ڕۆژ 4 ڕۆژ دوای تەوابوونی سووری مانگانە باشترین وەقتە بالضبطە ئەو جا حەسەب سواء سووری مانگانەی کورتە یان درێژە ئەو مشکلە نیە بەس 3-4 ڕۆژ پاگش بوونەوە ئەو وەختی باشترین وەقتە لۆ ئیباڵە باشە بۆ کەسێک کە دەیەوێت منداڵ دروستکە 3-4 ڕۆژ دوای سووری مانگانە سەررجەی سێکس بکە و یەکجار 2 ڕۆژ جارێک یان بەردەوام ئەمن پێم باشە 5 ڕۆژی ئەوەلی هەموو ڕۆژ بیتن لەبەرەوەی عادەتەن ئیباڵە 72 ساعت تقریبا دەخایەنیتن فباشترین وەقت 5 ڕۆژی ئەوەلی با هەموو ڕۆژێ بیتن ئەو جە دوای با بفتە ڕۆژێک ناڕۆژێکیان 2 ڕۆژ جارێک زۆر تەبیعیە کە باسی 5 ڕۆژی یەکەم دەکەی ئەو کاتەیە کە 3 بۆ 4 ڕۆژ تێپەڕیوە بەسەر سووری مانگانە ئۆکەی ئەگەر خانمێک سووری مانگانەکەی ڕێکوپێک بێت 7 ڕۆژ بێت بۆ نمونە 3-4 ڕۆژ ینی 8 9 بەلایانی زۆریەوە 11 ئەوە 4 ڕۆژ لە ڕۆژی 12ەوە 5 ڕۆژ بەسەریەکەوە 12 13 14 16 ئەمە باشتر ئۆکەی ئەمە بۆ خانمەکە بۆ پیاوەکە چڕی تۆی چڕی سپێرمی پیاوەکە کەم نابێتەوە حسب پیاو دەگۆڕێتن ئەگەر پیاو ئەسڵم بەخۆی سپێرمی باش بی ضعفی نەبیتن زۆر تەسیر ناکاتن بەس ئەگەر پیاو سپێرمی کەم بیتن یان ضعفی هەبیتن چ ضعفی جنسی چ ضعفی یعنی ناحیەی حیا من هەبیتن ئەو وەخت طبعا باشترە ڕۆژێک ناڕۆژێک بیتن باشە ئەمە تەواو ئێستا ڕەنگە مۆرەکە لای ئێوەش مۆرە ڕەنگە مۆرەکە ئەمە ڕەنگە مۆرەکەیە ئەوە ئەو کاتانەیە کە کاتی باشن بۆ سەررجەی بۆ سێکسی نێوان دوو هاوژین ئەگەر بیانەوێ منداڵ دروستکەن لەو نێوانە دکتۆرە دەڵێ دوای تاوابوونی 7 ڕۆژەکە یا هەر چەند ڕۆژی سووری مانگانە 3 بۆ 4 ڕۆژ بەلایانی زۆریەوە بوەستن دوای ئەوە 5 ڕۆژ بەسەریەکەوە ئیتر ئەمە سوودی هەیە بۆ دروستکردنی منداڵ لە دوای 19ەوە ئەو چەند ڕۆژە کاتێکی باش نییە بۆ منداڵ دروستکردن احتیمال هەیە منداڵ دروست بیت بەس زۆر بەقوت نییە زۆر ئەکید نییە باشە چانسێکی زۆری نییە بۆ دروستکردنی منداڵ ئەمە بۆ لەبەرەوەی هۆرمۆناتی کە مەسئولە لەسەر هێلکە گەورەکردن تەواو بەرەو ئەوە دەڕواتن بەرەو نهایەتی سایکل دەڕوا نهایەتی عادە دەڕوا کە ئافرەت عادە دەبیتن لەبەر هەندێ باش تەواو ڕوونە ئێستا تەمەنێکی دیاریکراو هەیە بۆ ژنەکە و بۆ پیاوەکەش بڵێ باشترین تەمەنە تێکڕایەک بۆ منداڵ دروستکردن سەراحەتەن نییە بەخۆی بەس ئەتوو دەتوانی برێ ینی بەخۆی باشترین تەمەن لە 23-24 ساڵە لۆ ئافرەت زیاتر هەتا 35 ساڵ طبعاً بە نسبەت پیاویش ئەوە لە 25 ینی لۆ سەرەوە پیاو نهایەتی نییە مع الأسف يعني بس واقعة يعني دەبی اعترافی پێ هەتا باش بفەرموو دکتۆرە دەست خۆش لەسەر PRP پێم بڵێ کە چۆن دەیکەن PRP زۆر ئاسانە بەخۆی عادەتەن هەر بە ناظور دەکرێتن ئیشی 10 دقەیە خینی لە ئافرەتەکە وەردەگرین ئەوەی کە ئەمە عملیاتی لۆ دەکەی ناظوری لۆ دەکەین
سنترفيوج دەکرێتن خەلایە نوێیەکان وەردەگرێتن ئەو خەلایە حەقن دەکەێنەوە لۆ هێلکەدانی بەو نەوعە خەلای نوێ ئەتو حەقن دەکەی لۆ هێلکەدانی هێلکەدان ئەوەی کە خەلیەی نەمایە خەلیەی نوێ دروست دەکاتەوە وەکو خەلیەی منداڵک باش خوێنی خانمەکە وەردەگری بەرێ دوای ئەوە خانە زیندوەکان دەچێنی لە نێو هێلکەدانی بەرێ. خانمەکە بۆ ئەوەی ئەو جێگۆڕکەی ئەو خانانە بکات ئەو خانە زیندوانە هاوکاری دەبن لە ئۆکەی ئەوەم پێ بڵێ کە سوودەکانی PRP چییە بۆ چێ دەیکەن وەکو گوتم بۆ ئافرەتە کە مەثەلەن زۆر ئافرەتەیە تووشی سەدمەچی عەسەبی بووە سەدمەچی نەفسی بووە عمریشی گچکەیە عادەی ڕادەوەستیت لە فەجعەت ئەوە دەتوانی بیکەی زۆر باشە عادەی دەگەڕێتەوە ئافرەت هەیە عینەن لە 43 سار دەست پێ دەکاتن عادەی دەیەوێت ڕابوەستیتن هێلکەدانی زەعیف دەبیتن بێوە یعنی پێویستی بە منداڵ بیتن هەر حەزیلێنە یعنی خۆشیش نییە کە تو بە عمر 42 ساڵی عادەت ڕابوەستیتن لەبەرەوەی سلبیاتی زۆرە لەسەر ئافرەت ئەوەش دەتانی PRP لۆ بکەی هەتا بگاتە عمری 50 ساڵ ئەو عادەی ڕابوەستی و طبعا لە هەمووشی مهمتر وەکو گوتمان ئەوەیە ئەو ئافرەتانەی کە هێلکەدانیان زەعیف بووە کە عینەن بە عمرێکی گچکە دەیانەوێ منداریان ببیتن نابیتن یان AMH-یان کەم بووە ئەو کە مەخزوونی هێلکەیان زۆر کەمە AMH چییە ئەنتیمۆلێریان هۆرمۆن ئەوە مەسئولە لەسەر مەخزوونی هێلکەدان ینی مەخزوونی هێلکەکان ئەوە زۆر مهمە پێشان ئەو هابوو کە AMH عادەتەن کەم دەبووە لە ئافرەت کە عمری گەورە دەبوو ئێستا عیلاقەی بە عمروەنیە یعنی ئافرەتێ دێتە زووتریش کەم دەبێت زۆر زووتر نەخۆشەیە دێتەکەنە من عمری 23 ساڵە AMH کەمە ساڵەکە عادە نەبووە مەثەلەن ئەوە بە زووترین کات PRP لۆ بکەیت یعنی بەجددی حساب کە حیاتی ئینقاذ دەکەی لەبەرەوەی تو عادەی دەگەڕێتەوە دەتانی زەواج بکە زۆر کەسێ لە 24 و 25 ساڵی زەواجی نەکردیان زەواجی کردیا منداڵی نەبووە هێشتان یەک منداڵی هەیە نایبیتەوە ئەو PRP زۆر مهمە بەس ئەوەم پێ بڵێ ڕێژێکی زۆری خانمان دەبینی کە لە تەمەنێکی زوو ئێستا تووشی ئەمە بن ئەم کێشەیە ئەرۆڵە زۆرە ڕێژ زۆرە بۆ کار چییە واللهی وەکو گوتم هۆکار زۆرە یعنی یەک لە شتەکان کە زیاتر حالەی نەفسیە و حالەی عەسەبیە ئەوە دەورەی زۆری هەیە زۆر کەس هەیە تووشی نەخۆشی بووە یعنی مەثەلەن حتى CA کە تووشی نەخۆشی ژێر پەنجە دەبی کیمیاوی وەردەگری ئەشعەی وەردەگری بەهۆی کیمیاوی بەهۆی ئەشعە طبعا هێلکەدانت زەعیف دەبیتەوە یەک لە شتەکان ئەوەیە زۆر هەیە مەثەلەن کیسی زوو دروست دەکات لەسەر هێلکەدان عملیات دەکرێتن جزء لە هێلکەدانی فرێ دەدرێتن هێلکەدانی تووشی زەعف دەبیتن ئەوانە هەموو پێویستی بەوەیە کە PRP لۆ بکرێت باش ئێستا زانیمان PRP چییە چۆن دەکرێ بۆ چێ دەکرێ هیچی دیکەت هەیە لەسەر PRP بیڵێ من لێتم نەپرسی بێت تاو بەس درم زۆر پێ خۆشە ئەوەندە زۆر ڕاستە چونکە وەکو باست کرد کە تۆ ژیانی خانمێکی پێڕزگار دەکەی ژیانی بەڕاستی خانەوادەیەکی پێڕزگار دەکەی خانەوادەیەک پێی دەبوژێتەوە دەڵێن ئێستا دەرزی هەیە بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێ جمکیان ببێت دوانەیان ببێت شتی وا هەیە با پێت برێم دکتۆرجان ئەوە مۆزوعی کە دەرزی ئەو دەرزی ئەوڕۆنیە هەیە ئەو دەرزیە لە مێژە هەیە هەر ئەو دەرزەیە کە لێ دەدرێتن لە ئەو ئافرەتانەی کە زجیان نابیتن یعنی ئەفۆن بابرێن کە هێلکەیان گەورە نابیتن یان کە ئەوانەی کە طفل ئەنابیب دەکەن هەر ئەو دەرزی هۆرمۆنانەیە هەمانە کە ئێستا لێ دەدرێتن لە باتی یەک هێلکە گەورە بیت سێ هێلکە گەورە دەبیت چار هێلکە گەورە دەبیتن کاتی ئیباضە ئەگەر دوو بوو دەبتە توین یعنی دەبتە جمکە ئەیان ئەگەر لە عائیلەی هەیان بوو دەبی بەس نییە یەک دەرزی خاص ئەمن لێت بدەم ئەتوو حملی ئەوەت ببیتن یعنی توینت ببیتن باشە خۆ کەواتە ئەوە ئیشەکە دەکات ئێمە ئەوە بۆی کرد بە چوار هێلکە یا بۆی کرد بە دوو هێلکە لە کاتی هێلکە دانانەکە بوو بە دوانە کەواتە هەیە هەیە ئەکید طبعا هەیە بەس ئەوە نییە دەرزی خاص هەبیتن لۆ جمکی ئەتو لێ دەدەی احتیمالە ببیتێ احتیمالە نەبیتێ باشە بەڵام زۆرە دەڵێن خاتونێک بۆ منە دەڵێ پزیشک پێی گوتوم ئەمە هی ئەوەیە ئەو دەرزیە بیکە دوانە دەبێت ما احتراماتم لە ئەو پزیشکە
شتي ئەوهانە یعنی نییە پزیشک تەسەور ناکەم یعنی ئەمن استیعابی ناکەم کە مەسەلەن نەخۆشێک بێتەکنە منیان بستەکەن پزیشکێک بری ئەو دەرزیە هەیە ئەمن لێت دەدەم ئەتو ئللا جمکەت دەبی یعنی ئەکید جمکەت دەبیتن ئەوە نییە وەکو مۆزوعی کوڕکت يعني ئەتو کە جدول دەکەی احتیمالە کوڕبی احتیمالە کچ بیتن بە سەتا سەد نییە ئەوەش عینەن شتە باش يعني چوومە ناو مۆزوعاتی دی بەس قەزدم دێتن يعني شتەکە تقریبا متشابهة باش باسی دەکەین دەرزیەکە هەیە کەواتە بەڵام هی ئەوە نییە بڵێ بەس بۆ ئەو دروستکراوە وە 100% نەخێر ئەو دەرزیە ئستەش نییە کاک دکتۆر ئەو دەرزیە لە مێژە هەیە باش و بۆ چارەسەر بەکار هاتووە بۆ ڕێگەی دیکە بەڵام کەسێک کە بیەوێ کە یەکجار دوانەی ببێ یا سیانە یا چوار بەیەکەوە بۆی خانمەکەی زۆر ئەزێت نەدا یەکجارە و لە کۆڵی بێتەوە دەکرێت هەوڵ بدا دەکرێت بەرێ بەڵام 100% نییە 100% نییە مەسەرەن من ئەگەر ژیانی هاژنی پێکەناو نەویستداچی منداران ماندوو کەم و ویستم بە یەک جاری چوار منداڵمان بێت الله حنەیەن ئەوەی تەواو دەچینە ئەوێ بۆ ئەوەی بزین ئەوانە کاریگەریان بەسەر توانای وەچە خستنەوە چێ بفەرموو دکتۆرە بڕۆ ئەو سەر منیش لەم سەر دەبم یەک باسییان دەکەین تەمام هەر یەک لەمانە ئێستا لێرەوە دەست پێ بکەین ئەوانەی کە دەیبینن ئێستا ئەو تابلۆیانە تابلۆی هونەری نین بەڵکو تابلۆی زانستین کۆمەڵێک وێنەن دامان ناون ئێستا یەک بە یەک پێتان دەڵێین بۆ ئەم وێنانەمان داناون ئەمانە پەیوەندیان بە توانای وەچە خستنەوە چییە بە توانە زاندیەکانەوە چییە هەرێک لەمانە دەکرێت پەیوەندی هەبێ دەکرێت پەیوەندی نەبێ دەکرێت خراپی بکە دەکرێت باشی بکە یەکەم دەست پێ بکەین ئامادەن یاڵڵا یەکەم دکتۆر بناردزەیی کرێم و جێڵی سێکس پەیوەندی بە توانای زاندیەوە هەیە زۆر بەکەمی زۆر بەکەمی کاریگەری بەسەریەوە نییە باشە واتە سپێرم ناکوژێ إلا ئەگەر بابرێن مکەوناتی خراپی تێدا بوو بەس ئەوەش حالیان تقریبا زۆر کەمە نییە باش دەرزی هۆرمۆنەکان ئەمە یەکێک لە کێشە گەورەکانە دەرزی هۆرمۆنەکان ئەوانەی کە دەیانێ لە شولارێکی جوانیان هەبێ لەش جوانن دەچنە هۆڵەکانی لەش جوانی ڕاهێنەرەکان پێیان دەڵێ دەتەوێت زوو لەشت جوان بێت دەڵێ ئەتەمان ئەی بۆ هاتووم دەڵێ دەرزی هۆرمۆن بەکاربێنە هیچ عیبی نییە هیچ کێشەشت بۆ دروست ناکە زۆر غەرەتە هیچ ڕاست نییە یعنی بەنسبەت دەرزی هۆرمۆن ئافرەتیش دەگرتەوە پیاویش دەگرتەوە بەنسبەت دەرزی هۆرمۆنی ئافرەت ئەوە هەوە کە ئەوەی ئەمە طبیە ئیستعمالی دەکەین لەوەی هێلکەی گەورە بکەین و لۆ زۆر تشتی دیکە عادەی مەزبوط بکەین ئەوە بەنسبەتەوە هیچ تەسیری نییە هیچ مشکلەی نییە بەنسبەت ئەو دەرزیانەی کە جەنابەت باست کرد دەچنا دەچی سپۆر دەکات ریاضەی دەکاتن دەچە مرکەزە ریاضیەکان وەڵا دەری ئەو دەرزیە لێدە بە سەریعی هیچ کاریگەری نییە لەسەر سەحەتت و لەسەر سپێرمەکان شتی وانە یعنی کاریگەری هەیە ئەکید طبعا زۆریش باش ئەمن بەڕەئی من یعنی بە مع احتراماتم لۆ هەموو مدربێکی بەس ئەمن بەڕەئی من هەر پیاوە کە دەرزی وەرگرت بچی بە دکتۆرێک پیشان بداتن مکەوناتەکەی بخینتەوە کە دکتۆرەکە ئۆکەی دایەگۆتی دەتانی استعمالی بکەی با استعمالی بکە لەبەرەوەی ئەتو دەزانی یعنی جەنابەت مدرب دکتۆر نییە یعنی چتە چکەیە وانە دوو چتن لە یەک جیاوازن عیلاقیان بە یەکتر وێن دەڵێ هەندێکیان دەڵێ خۆ ئەمە هەر هۆرمۆنەکەی خۆتە بەڵام ئێمە لە ئەم هۆرمۆنە لە ئاژەڵ وەرگیراوە هەر هۆرمۆنی گەشەیە بۆ نمونە هی گەشەی ئەسپە هی زۆرێکی دیکەی هۆرمۆنە لە ئاژەڵێک وەرگیراوە دەڵێ سروشتیە لە ئاژەڵ وەرگیراوە زۆر باشە ئەمن دەرێم دیسان کۆنتترۆلیکەنەوە دیسان کۆنتترۆلیکەن دیسان بڕۆنە لای پزیشکی پسپۆر بۆ ئەوی دڵنیا بنەوە لەوەی کە کاریگەری خراپی بەسەرتانەوە نابێت و دڵنیاش بن لەوەی کە کاریگەری خراپی بەسەرتانەوە دەبێت بەڵام مدرڕیبەکە کە بزنسی لەسەر ئەوەیە بەشێکی زۆریان خەڵکی بەویژدان بەڵام بەشێکیان کە بزنسیان لەسەر ئەوەیە بێگومان هەندێک کەس وایە کە بزنسی لەسەر شتێک بوو ژیانی لەسەر ئەوە بوو پارە چاوی کوێر دەکا و بەلایەوە گرنگ نییە کە کەسەکە چی لێ بەسەر دێ و بەڵگەشی ئەوەیە دەڵێ جاخۆ فلانیش هەیەی و هیچ عیبیشی نییە
فڵانیش بەکاری دێنێ و 4-5 منداڵیشی هەیە بۆ ئەوەی هەڵخەڵەتێنێ دەکرێت ئەو 3-4 منداڵی ئەو باسی دەکات وابێ خۆی مە نانەمە بەکاربێنی یەکسەرێتتر نەزۆکت دەکات ڕاستە خۆ دوایەوە ڕۆژی دوایەوە نە بەڵام بۆچی توانای وەچەخستنەوەی خۆت دەخێ مەترسیەوە بۆ ئەوەی ماسوولکەکەت جوان بێ خۆراکە خێراکان هو قنابل موقوتة زور يعني بۆمبی کات بند کراو والله أوانا وكو قنبلنا لو جسمي إنسان براستي يعني بۆ بحم لبروي تسيتشتي غير صحية تيدايا تسوري تيدايا شيرني تيدايا أو بحد ذاتي كفايته باش خەو حتى حدك طبعا أكيد خوب بو حمو كسيك ضرورية نك بس لو موضوعي نزوكي ويان من ضالبونا لو صحت بعام مهمة بس حتى أجر خوكي يعني صحي بيتن مثلا على الأقل لساعة دوازديشة وبنوي هتا هشتي سبيني نكوكو زوري لمجتمعي ما تساري سبيني دنويتن هتا دوازديني وراني يعني عكسي كرتة وآيكا باش پلەی گەرمی گونەکان بري طبعا أكيد جرمي تأثيره زور هي لسر حياة من بالذات أواني كالزي زور جرم إيش دكان أوانا دبي زور آجان لخويان بيتن لبروي دواي توشي نزوتشي دبن باشە ئەمە پەیوەندی بەلایەنە پیشەیەکەوە هەیە قەڵەوی تأثيره أكيد زوري هي للاياني بياو للاياني أفرت باشە کە کاریگەرێکی خراپی هەیە بێگومان طبعا أكيد نەزۆکی زیاد دەکا زورش باشە ئێستا وەکو پزیشکێک سپۆر پێت وایە کە ئەو کەسانی کە تۆ دەیان بینی بەشێکی ڕێژێکی زۆریان هۆکاری نەزۆکیان قەڵەویە زوريان بريئة کاریگەری زۆری هەیەکەوە أكيد طبعا جگەرە و نێرگەلە أوش نوعك لقنابل كان أوش أكيد تأثيره زوري ئەوەش هي بۆمبی دانراوە طبعا ئەویش کاریگەری زۆری هەیە لسر باسمان هردو لايانش طبعا لسر أفرتش ولسر بياوش بێگومان أكيد طبعا دیسان لەبیرتان بێت کە دەڵێن جگەرە و نێرگەلە کاریگەری هەیە مەڵێ من فڵان کەس جگەرە دەکێشێت و دە منداڵشی هەیە و ئایبیشینە کواڵیتی مهمە کواڵیتی ئەوە مهمە کە ئەو منداڵی کە دروست بووە لە جگەرەکەش و نێرگەلەکەش کواڵیتیەکەی چۆنە دەڵێ وڵا کواڵتەکە ئایبینیە خڕ و خەپان و جوانە من باسی ناوە دەکەم باسی قاوڵغەکە ناکەم تیشک ئەشعە أشعة تأثيره زوري هي لسر نزوتشي عينا هم لو بياو لو أفرتش لبرهندي زور مهمة كأفرت حملي هي يعني بيشي بتسيتن أشعي ورقري بالذات أواني كده تسند دانيان سادة كنوا مفروضة فحصة حملي بكاتن تأكيد كاتن بزاني حملي هي يعني أو زي أشعي ور بقريتن وأواني كلا أشعش إيش ده كان عينا دبي زور أجان لخويان بيتن وحمايتي خويان بكن خواردنەوە کحولیەکان أكيد تأثيره زوري هي ئەوش بە هەمان شێوە خراپ طبعا أكيد تەواو دەست خۆش ڕوونە خواردنەوە کحولیەکانیش خراپە تاو بفەرموو ئێستا دەبێ دوشتم پێ بڵێ بفەرموو یەکەم دەبێ بۆم باسکەی کە چۆن دەستنیشانی حاڵەتی نەزۆکی دەکەن کەسێک کە نەزۆکی هەبێت چۆن دەستنیشانی دەکەن يعني كو تشخیصی دەکەن تشخيصي إذا كان بري بالنسبة نزوكي أم بالنسبة ليك بخوم كأفرد ديتكنا من دريه من ضالمان نبوا يكم تشلكنا من مهمة تنصالة نيام بوا تنصالة زواج زيان كرديا ولكنا منش مهمة بالنسبة أفرتك فحصي هرموناتي لو دكم طبعا عدا أوي كديتكنا من يكم زار تمشاي دكم وزني تمشاي دا متساوي دكم ظانمت أجر قينتكي هبي لسر بشري يعني أجر مي زياد بيتن طبعا رأسا فكرة لو ودسي كخلالي هرموناتي هبيتن وبالنسبة بياوكش همان شت فحصي هرموناتي لو دكي فحصي حياة مني دكي دواي باش هيني عفو زنا باش تصان دكي باش هيني سونار دكين حتى بزانين أجر عضويا هيت مشكلة هبيتن باشە بێگومان دەبێت هەردووکیان لەوێ بن أكيد طبعا لەبەر أكيد ئەوەی لە ناو کوردەواریدا بە تایبەتی لە ڕابردوو ئێستا پیاوەکان و خانمانی ئێمە هۆشیار و ڕۆشنبیرن پیاوان پێیان وابوو کە هیچ خەتا لە ئەوان نییە و ئەوەیان دەبەستەوە بە پیاوەتی بري لە کاتێکدا ئەمە بابەتێکی زانستی پزیشکیە پەیوەندی بە پیاوەتیەوە نیە پەیوەندی بن تۆ چەند پیاوی پەیوەندی بە ئەندامێک لە ئەندامەکانی جەستەتەوە هەیە کە ڕەنگە کێشەی هەبێ و دەتوانیت چارەسەریکەی بەڵام دەیانگوت خەلەل لە منێ بێ پشکنینکە ئێستا هەردووکیان دێن
هەردووکیان دێ بە دکتۆر پێم خۆشە تەتەڕقی مۆزوعەکەم لەسەر ئەوە ئەیستا من نەخۆشە دێتەکە من دەرێ دکتۆرە 2 ساڵە ئەمن زەواجم کردیا منداڵم نەبووە فحوساتی کامل کردێ هیچ نەمایە ئەو ئافرەتە فەقیرە نەکاتن دەرێم ئەدی فەحسی پیاوەکەم فەحس ناکە لۆ فەحس ناکاتن لەبەرەوەی دەرێ ئەمن عیبم نییە ئۆکەی عیبی نییە ئەدی دکتۆرە کە چێکنی ئەتوو نێگۆت باتە مەشای بکەم نە دەرێ بە دکتۆرم گوتیا پیاوەکەم فەحس ناکەتەوە وازی لێ هینە یعنی ئەمن بەڕئی من ئەوە وەکو زوڵمەکە لە ئافرەتەکە لەبەرەوەی ئەتوو 2 ساڵان فەحسی دەکەی 2 ساڵان دەرمانی دەدەێ 2 ساڵ یعنی چی ناخۆشە پێی دەکەی باشە ئەمن دەدەقە پیاوەکەی گاز دەکەم قسەی لەگەر دەکەم تێی دەگەینە مۆزوعەکە تەسەور ناکەم یعنی زۆر بەکەم ئەگەر پیاو ئیستیعاب نەکاتن نەچی فەحس بکاتن بەس ئەوەندە دائما دەرێن با هەندێک دکتۆرەکان یعنی محاولەکەن لەگەر پیاوەکەش قسان بکەن متأكدم 100% ئەوانش قەناعەتیان پێ دێتن و دەچن فەحسی خۆیان دەکەن پیاوان هەندێک جار وا تێدەگەن دەڵێ من توانای سێکسیم باشە بۆیە کێشە لە من بالضبط وا دەزانێت ئەگەر توانای سێکسی باش بێت بالضبط وە سپێرمی هەبێ کەواتەوە عیبی نییە بەس وانە بەڵام کێشەکە لا طبعاً، أكيد. مەرجنیە کێشەکە لا لەوەدا طبعاً. ئۆکەی واتە هەر کەسێک هەر پیاوێک توانای سێکسی باش بوو سپێرمی تەواو بوو بەچاو مانای ئەوە نییە کە کێشەی نەزۆکی نییە أكيد بێت طبعاً. بڕوا لەگەڵ خانمەکەی طبعاً. بەڵام دکتۆرە پیاوان دەڵێن دەچینە کلینیکێک ئێمە بەتەنیا لە ژوورەوە نین جارێ خەڵکی تریش کراوەتە ژووری پزیشک یانیش هەمووی ژنە لەوێ من پیاوەکە دەڵێ من چۆم لەناو هەموو ژنانە بچم شەرم دەکا والله دکتۆر ئەمن ناتانم یعنی وەکو گوتنی نۆ کۆمنت لەبەرەوەی ئەم بەنسبەتە خۆم نەخۆش دێنمە ژۆرێ پیاوەکەشی لەگەر دێتە ژۆرێ هەردووچیان قسە لەگە هەردووچیان دەکەم و بەتەنیاشن و هەموو شتەچیش دەتانن برێن حڕیەتی خۆشیان وەردەگرن دەستت خۆش بێ ئەو پزیشکە پسپۆڕەی کە دوو نەخۆش بەیەکەوە باتە ژوورەوە زوڵم لە هەردووکیان دەکات ئەمە هەم زوڵمە هەم گرفت بە هەردووکی دروست دەکات مافیان دەخوا و ئەوە عیبە ینی تۆ ئەو پزیشکە ئێستا پزیشکان بەشەیەکیشی دەڕۆنە دەرەوە کۆنفرانس دەبینن خەڵک دەبینن لە دەرەوە تۆ بڕۆ لای پزیشکێکی هەر خۆت لای پزیشکێکی وڵاتێکی دیکە وڵاتێکی پێشکەوت و باسی ئەو بکە بڵێ من وا دەکەم بزانە لە ڕوود دێ چەنە عیبە هەر عیبە ئەمە پەیوەندی بە تایبەتمەندی ئەو کەسەوە هەیە لە هەر بوارێکیش دابی ئەمە ئەو ئینجا ئەمە پشکینەکانی خانمەکەمان باس کرد دەستنیشانمان کرد ئەگەر کێشەی هەبێت ئەی بۆ پیاوەکەش عینەن چشت یەکەم جار بەنسبەتە خۆم فەحسی سپێرمیان لۆ دەکەم لەگەر فەحسی هۆرمۆنات زیاتر ئەمن ناتوانم چکە اختصاصی من نییە دوای دەینێرمەکن دکتۆرێکی بۆ بلیەی في حال ئەگەر لەوانە مەشاکلینەوە احتیمالە فتقی هەبیتن احتیمالە دەوالی هەبیتن یەکێک لە سەبەبە ئەساسیەکانەکە پیاو پێنەزۆک دەبیتن دەنێرمەکن دکتۆری بەولیە ئەویش تەمەشای دەکاتن فەحسی دەکاتن لە حالەتێک ئەگەر فتقی هەبوو یان دەوالی هەبوو عملیات دەکرێتن و باش دەبیتەوە ئەگەر ناش عینەن وەکو گوتم ئەگەر سپێرمی مەشاکلی هەبوو یان هۆرمۆنات لەوانەش عیلاج هەیە و باش دەبیتن چارەسەری نەزۆکی پیا و زەحمەتە گوتت زەحمەتە بەرێ خانمان ئاسانترە هۆکارەکانی ئاسانترن چارەسەکردنی بەسەراحەت قسام بکەین یەک لە شتەکان ئەوەیە کە خانمەکان زۆر یعنی بەجێی دکتۆر دەکەن دەرمانی بە مەزبوطی دەخۆن پیاوانە پیاو بەخسینا دەبیژنە فەقیرەکە بە دوی غار بداتن فەرمو دەرمان وەربگرە فەرمو دەرمان بخۆ ئەو توش تۆڕش دەبی عەسەبیش دەبیتن کە ئەنەما چاکەی لۆوی دەکاتن یەکاکە توش مندارت دەبێتن فەرقی چیە وانە ئەو یەک لە شتەکان دووەم دائما حالەی نفسی پیاوی تەسیر لەسەر سپێرمی زیاتر دەکات لە حالەی نفسی ئافرەت یعنی ئافرەت بە طبیعەت بەقوت دروست کرایە کە مثلا حالەی نفسی تێک دەچێتن تەسیر لەسەر هێلکەدانی دەکا بەس بەو نسبە نییە کە حالەی نفسی پیا و تەسیر لەسەر حەیامنی دەکاتن ئەگەر پیا و لەبەر هەندێک یعنی ئەگەر قەوسەکەم دەیەم کە ئافرەتەکە دێتەکە من زۆر جار کە دەبینم پیاوەکەی مثلا خەلەل لە پیاوەکەیتی دائما پێی دەرێم محاولەکە پێنەری خەلەل لە تووە حالەی نفسی پیاوەکە تێک مەدە چونکە کە حالەی نفسی تێکچوو خراپتری دەکاتن بالضبط محاولەکە سەیطرە لەسەر خۆت بکەی برێنە باش دەبیتن بە عیلات چاک دەبی ئەو وەختی پیاوەکە بالضبط نفسیان زۆر باشتر دەبیتن ئافرەت زۆر جێلێنە تەسیری لێ ناکە باش ئۆکەی لۆمەی پیاوەکە ناکە پاڵپشتی دەکا هەردووکیان پاڵپشتی یەکدی دەکەن خەسوو خەزور و دراوسێ و مختار و ئەوانە تەدەخل ناکەن ئەوانش نابێت تەدەخلکەن نابێت بەس ئەکید تەدەخل دەکەن
آخر نابێت دەخڵکەن اي طبعا نابێت بەڵام دەیکەن لە کۆمەڵگەی کوردی دەیکەن طبعا بەس ئەمن شتێکی جوان بە ئافرەتەکە و بە پیاوەکە دەرێم حتا زگتان دەبیتن لەکن دەورە پشتان مەرێن نامان بیتن برێن ئەمە حالیان منعی دەکەی نامانەوێتن حتا زگتان دەبیتن یعنی بەڕای من ئەوە خۆشترە سەرهێشیان کەمتر دەبیتن سپێس دەکە باس طبعا بەخۆی مەفروضە باس نەکەن ئەسڵەن و لێشیان نەپرسن باشە هەندێکیان کە دوای پێکەنانی ژیانی هاوژینی یەکسەر دەست بە وەرگرتنی حەبی مەنع دەکەن یا شتێک بەکاردێن ڕێگەیەک بەکاردێن کە بۆ مەنعکردن ئەمە دوایی کاریگەری دەبێت لەسەر داهاتوو ئەکید بۆین ئەکید طبعا مەترسی نەزۆک بوون زیاد ئەکید ئەکید طبعا ئەمە لەگەر ئەوەی نیمەکە ئافرەت کە زەواز دەکاتن ڕەسەن دەست بە حەبی مەنعی بکاتن مەنعی سروشتی ئۆکەی هیچ مشکلەی تێدا نیە بەس لە یەک حالەت پیاوەکە و ژنەکە بچن یەک جار چێکی خۆیان بکەنەوە کە هیچ مشکلیان نەبوو دەتوان مەنعی سروشتی بکەن باش بەس حەبی مەنع و بێوەی سەردانی دکتۆرکەن و بێوەی بزان ئەسڵەن احتیمالات و حەبی مەنع وەربگری یا مەنع بکەی بە خۆت مشکلێکی گەورە تەبی ئەسڵەن حەملت دروست نەبیتن وانە باش بابێنە سەر لەیزەرەکە اوكي هەر بە نازوور دەیکەن ئەویان چۆنە ئەوش جیهازێکی زۆر نوێیە یعنی بەخۆی بە نازۆر کە ئەمە گرێمان لا دەبرد یان کیسمان لا دەبرد ینی هەندێک ئەدەواتمان ئستعمال دەکرد کە زۆر نەخۆش تووشی نەزیفی دەبوو یان ئیزعاز دەبوو یان ئەگەر گرەی گەورە بووە نەمان دەتوانی لای ببین دەبایە فەتح بکەین ئێستا ئەو لێزەرە ئەو چتانەی هەموو کەم کردەوە یعنی بە نازۆر دەیکەی گرەی گەورە دەتانی لابێت چیسی گەورە دەتانی لابێ نەخۆشەکەش هیچ مەترسی نییە برێ یعنی بەخۆت هیچ مەترسیت نییە لەسەر نەخۆشەکەی برێ تووشی نەزیف دەبیتن یان مشکلەکی گەورە دەبیتن دەست خۆش ڕوونە دەچینە ئەوێ لای ئەو خۆراکانە لەوێ پرسیارێکم هەیە دەڵێن دەتوانی بە ڕێکخستنی سیستمی خۆراکی وا بکەی کە جەدوەلێک دابنی خشتەیەک دابنی وا بکەی کە بڕیاردەی کورد دەبیان کچ شتی وە هەیە إلى حد ما إلى حد ما واتە تا ڕادەیەکی دیاری کراوە بەرێ ئەو ڕادەیە چەندە ئەم بەنسبەتە من دەرێم 150 150 بەرێ ئەوانەی کە دەڵێن 100 نییەکەواتە 170 نیە 180 نیە 190 نیە لەبەرەوەی لەبەرەوەی ئەتو مجرد احتیمالە يعني مثلا دريكات أو خواردنت خواركات أو خواردنت خوارد احتمالية كرد زياترة يعني احتمالية كتد زياترة نسبة ناداته علميا هيت إثباتنية باش يعني مثلا دريك لفلان روج أتو لقر بياوكا جماعة دكي نسبة كوري زياترة يعني كهيلكي دلين روجي تاك وروجي جود بالضبط أجر روجي تاك بيت كرة أجر روجي جود بيت كتسا بس طاساتنية عينا يعني هيت نسبة ناطاني بدي وزور زاري شيء عكس زرديتن باشا ئەگەر سەعات 12 ڕێک بوو وڵا ئەزەیان دەبی پێشی بکەن یان دەبی پاشی بکەن ئەوانە سەتا 50 بەلایەنە زۆریەکە کاریگەری هەیەکەواتە خۆراک بەگشتی کاریگەری بەسەر توانای دروستکردنی منداڵ هەیە ئەکید طبعا يعني لەسەر ئەتو کەشیرنیت کەم کردەوە کە چەوریت کەم کردەوە یعنی قەڵەویت کەم کردەوە یعنی تەکەیست کەم کردەوە یعنی هۆرمۆناتت چا کرد کەواتە حملت ئاسانتر بوو باش خۆراکی تەندروست و وەرزش ستایلی ژیانی تەندروست بە شێوەیەکی گشتی کەواتە کاریگەری هەیە ئەکید دەستت خۆش بێ هیچ کۆمنت هەیە لەسەر خۆراکەکان یا بەگشتی دەڵێ خۆراکی تەندروست بەگشتی بفەرمەوە ئەوێ دەست خۆش بێت خاڵە گرنگە ئەوش ئەوەیە کە دەکرێ ڕۆژێک لە ڕۆژان ئێمە دابنیشین لێرە باسی ئەو خشتەیە بکەین ئەو جەدوەلە بکەین لەگەڵ پزیشکێکی پسپۆر لەگەڵ دکتۆر بنای هەر پزیشکێکی دیکەی پسپۆر لە بوارەکە خۆراکەکە و ڕۆژەکان و ئەوانە ئەگەر ڕێژەیەکی کەمیش بێ طبعا ئەکید هەوڵی کەسێک دەیەوێ هەوڵ بدە مثلا هەیە دەڵێ دەمەوێ بەروای دەڵێ دەمەوێ لە مانگی فلان منداڵەکەم لەدایک بۆی برجی نازام چی بێ ئەوانە باس دەکەین دەکرێت لە بەرنامەیەک باسییان کەین ویستم یەک شتی کە بڵێم دکتۆرە تۆ لێرە بە گورە باەکشت بکەین بەیەکەوە یەک تێست دەکەین حازرن بۆ ئەم تێستە لەبیرتان بێت ئەمە سێکسە سەرجەییە لە نێوانی دوو هاوژین
کاتێک دەیانەوێ منداڵ دروستکەن لە بیرتان بێ کە گوتمان سوورەکان کاتی سووری مانگانەیە و لەو کاتە منداڵ دروست ناکرێت سێکس ناکرێت بەڵام دوای ئەوە لە کاتی ئەم کاتە 3 بۆ 4 ڕۆژ دکتۆرە وا دەڵێ 3 بۆ 4 ڕۆژ دوای سووری مانگانە دەتوانی دەست پێ بکەی و 5 ڕۆژ بەسەر یەکەوە دکتۆرە دەڵێ ڕۆژێک نا ڕۆژێک نا 5 ڕۆژ بەسەر یەکەوە دوای ئەوە ئەو سەوزانەش گوتمان ئەو کاتانەی کە چانسی منداڵ بوون کەم دەکاتەوە با بزانین کام ڕۆژ دەردەچێت 18 باش بوو یەک جاری دیکە پێرفێکتە دکتۆرە دەڵێ پێرفێکتە ئەوە چە دیسان 18 پێرفێکتە نەمگۆ 18 وڵا ئەوە سعات 12 ڕێکە بینی 18 و 19 سعات 12 ڕێک ئەوە نەکوور دەدەسێ نەکچ ئەخیر جار هەمان نەبێ تەواو کاکە ڕۆژی 18 تەواو 18 و 19 مادەم ئەوە وازنانێ هەدێتەوە سەر 18 و 19 18 و 19 ناوی خوای لێ بێن و خوا یار بێت خوا دەیدات من کاتی بەرنامەکەم تەواو بوو هیوادارم کە توانی بێتمان سوودێک بگەێنین بۆ کەسانەی کە دەیانەوێت ژیانی هاوژینی پێک بێنن و منداڵ دروستکەن ئەو ڕێنمایانەی کە باسمان کرد بە باشی جێبەجێیانکەن بۆ ئەوەی بتوانن سەرکەوتوو بن لە منداڵ دروستکردن لە بیرتان بێت کە دکتۆر بنار دەڵێ نابێت دوای ژیانی هاوژینی دەست بە مەنعکەن دەست بە ڕێگریکەن لە منداڵبوون نا دەڵێ یەکسەر نایخوای لێ بن و منداڵەکە دروستکەن و تاو وانە؟ ئەم گوتم مەنعی سروشتی دەتوان بکەن دەڵێ مەنعی سروشتی دەتوان بکەن بەڵام ڕێگەکانی دیکەی مەنە ڕێگەکانی دیکەی ڕێگریکردن لە منداڵبوون دکتۆر بنار بەدڵی نییە زۆر سپاست دەکەم زۆر سپاس بۆ دکتۆر بنار دزەیی سپۆری نەشتەرگەری و نەخۆشیەکانی منداڵان و خانمان و منداڵبوون و نەزۆکی کە لە ستۆدیۆ لەگەڵمدا بوو تەندروست